نوێمین فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکانە لە پارکی دەروازە لە شاری ڕانیا بەڕێوە دەچێت. لە گروهی ڕووناک لە ئێرانە شرکەتم کردگە لە ناوم فستیواڵە زۆر خۆشحاڵم کە لەم فستیواڵە کە لە هەموو وڵاتە لێ هاتوون و ئەمریکا ئەم پەیامی ئەم فستیواڵە ئەمەیە کە ئێمە لە هەر جلێ بین لە هەر بەرگە بین لە هەموو وڵاتێکە بین بەیەکۆ ئەتوانین بەشداری بکەین و فەرهەنگی خۆمان بە نمایشتانین بە ڕەقس و موزیک. هەندێک وڵات هەیە ئێمە نەمان بینیوە یان چەند کەسانێکی تر هەن بینەر نیان بینیوە لەم فستیواڵەیە ئەوان یەن کورکودەکانی خۆیان بە گەلان ئەناسێنن بە کەسەکان ئەناسێنن ئاڵوگۆڕکردنەوەی کلتورەکانیانە ئێمە لە جلە ستایلیان لە مۆسیقایە لە جلوبەرگیان لە حرەکەیان لە ئەکسسوارات لە ئەتوانم با بڵێن لە دیزاینی ئیشەکانیان لە سینۆگرافە هەموو ئەمانە ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە پیشاندانی کلتورەکەی خۆیان. ئێمە لە سلێمانیەوە هاتوین بۆ فستیڤاڵی ڕانێ بەشداریمان کردو بە 2 تابلۆ بۆ هەردوو ڕۆژەکە. تابلۆی لە نێوڕەزان حازرمان کردو و تابلۆی شیرین تەشێڕەسیە بۆ سبێنێ. سەبارەت بە فستیڤاڵەکە بەڕاستی فستیڤاڵەکە کولتورێکی زۆر جوانی تێکەڵاو کردووە بۆ تێکەڵاوبوون و بۆ ئاشنابوونی هەموو کولتورەکانی تر لە ڕانێ. ساڵانێکی زۆرە برای بەڕێزمان جەنابی کاقوبات کە بە تەقدیرێکی زۆرەوە دەمەوێت سوپاسی بکەم هاوکاری ئەم فستیڤاڵی ئێمەی کردووە. فستیڤاڵەکە لەلایەن دامەزراوەی ڕایەڵا بۆ ئاڵوگۆڕی کەلتورە جیاوازەکان ڕێکخراوە بە بەشداری 12 تیپ لە 5 وڵاتی جیاواز 2 ڕۆژ بەردەوام دەبێ. چەندان تابلۆی هونەری پێشکەش دەکرێت. ئەگەر بتوانن گۆڕانکاری تیا بکرێت ئەوەیە کە بتوانن لە بەرنامەکانە گۆڕانکاری بکەن لە بانکردنی گروپەکانە ینی چەند گروپێکی زۆر جیاواز و هەمە چەشنە بە شێوازێکی با بڵێن میوزیکەڵی تیابێ سەمای تیابێ ئێستا زیاتری زۆرینەی سەمایە میوزیکەڵەکان زیاتر ناوخۆییە بتوانن سەما و میوزیکەڵی و بەشەکانی تریش لەو شوێنەکانی تر بانکەن بۆی لە هەموو لایەکانەوە هەمە چەشنی ئەم تێکەڵبوونە هەبێ هەم لە میوزیک هەم لە سەما هەم لە تەنانەت لە گۆرانی بێژەکانی ژانی شتێکی زۆر جوانە بێ. نەریتێکی ساڵانە کە دامەزراوەی ڕال بۆ ئاڵوگۆڕی کللتوری و گەشەپێدانی مرۆیی لە ڕانی ئەنجامی دەدات فستیڤاڵی نێودەوڵەتی کللتورە جیاوازەکانە کە ئەم ساڵ لەگەڕی نوێمی تایەتی لەم ساڵدا 12 گروپ بەشداری کردووە جیاواز لە گروپەکانی هەولێر سلێمانی دوهۆک بەغدا بەسرا ڕانیە 5 وڵات بەشداری فستیڤاڵەکەی کردووە. فستیڤاڵێکە لەسەر ئاوازی گەلان سەمای گەلان گۆرانی گەلان فۆلکلۆر و ڕەسەنایەتی گەلان کە تێیدا گروپەکان ئازادن لەوەی نمایشی کللتوری خۆیان بکەن. نوێمین فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکان مەبەست لە ئەنجامدانی فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکان ناساندن و ئاشناکردنی هونەر و مۆسیقا و کەلتور و شارستانیەتی میلەتە جیاوازەکانە لە ڕێی نیشاندانی سەما و مۆسیقا و هەڵپەرچەی گروپە جیاوازەکان لەلایەکی تریش نمایشکردنی جلوبەرگ و دیزاینی تابلۆ جیاوازەکانە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ڕانیا.